بێگومان نەزانین کاتێک باسی ڕۆژاوا کرد ڕۆژانە بەداخەوە ژمارەیەک لە شەڕوانان لە هاوڵاتیان لەوانەیە بریندار بن پێویستیان بە چارەسەر وەرگرتن هەیە ئەسڵەن ئەو بارودۆخە وای کردووە هەندێک لە هاوڵاتیان لەبەر ئەوەی کە بۆ نمونە لە سەرما ماونەتەوە لەبەرەوەی کە ڕوبەڕووی بێ خۆراکی و کەم خۆراکی بوونەتەوە گرفتی تەندروستیان بۆ دروست بێت کاتە چارەسەری پزیشکی لێرە زۆر بابەتێکی گرنگە ئەمە وای کردووە تیمێک لە پزیشکان پەرستاران لە شاری سلێمانی ئامادەی خۆیان دەرببڕن بۆ ئەوەی کە خۆبەخشانە بچنە ڕۆژاوا وە چارەسەری بریندارەکان و ئەو کەسانە کە پێویستیان بە خزمەت گوزاری پزیشکی چارەسەریان بکەن ئێستا بەڕێز ڕووخۆش محەممەد پەرستاری پەیمانگە لە نەخۆشخانەی شارلامان ئامادەیە لەسەر ئەم تیمە زیاتر زانیاریمان پێشکەشەکە خاتو ڕۆخۆش سڵاوی لێبێ زۆر پاسانەکەم مەمنون خۆشحاڵم کە لێرانم ئیشەڵا بە دڵنیاییەوە ئەو زانیاریانی لامانە پێتان ڕاگەێنین ئێمە وەکو پەرستار وەکو دکتۆرەکان دکتۆری ئەخساییتیایە مقیمیتیایە مقیمەقدەمیتیایە نێرس و ژن و پیا و تێکڵاوە بەعام لە شار و شارۆچکە جیاوازەکان تقریبەن تیمەکەمان هەفتەیەکە پێکێناوە 150 نەفەرین ئەم 150 نەفەرە تقریبان 100 نەفەری ئامادەی تایە بۆ ڕۆژ ئاوا حالیان 50 نەفەریشیان ماوەتەوە ئەم 50 نەفەریان شتەکانی ناوشار وەکو پێداویستی پزیشکی و دەرمان و ئەو کارانە جێبەجێکەن ئەو ئەرکانە بەڕێوابن ئێمەش 100 نەفەرەکە کراوینتە گروپات گروپاتەکە یعنی وەکو 20 نەفەرە ها بۆ ئەوەی ئەرکەکە نەکرێتە سەری زۆر بمێنێتەوە لەوانە 20 نەفەر دە ڕۆژ مەخسە لەوانە ئەمێنێتەوە بەدلاتەکەن ئەم 20 نەفەرە کە ئەڕۆن بۆ ڕۆژ ئاوا دوای بەد لەبن 20 نەفەر تر ئەڕوات یعنی تقریبا دەبێتە 4 گروپەوە ئەم 100 نەفەرە ئامادەی تایە بە خۆبەخشانە ئێستاکە جەدوڵ دانراوە بڕۆن بۆ ڕۆژ ئاوا بۆ خزمەتی ڕۆژاوە باش کەواتە ئەم تیمەی ئێوە دروستان کردو دەستان خۆش بێ ئەمە وەکو کوردبوون وەکو هەست بە بەرپرسیارەتی کە ئێستا لە ڕۆژ ئاوا خوشک و براکانمان بە دڵنیاییەوە ئەم تیمەی ئێوەی پێویستە چونکە ئەوان بەردەوام لەبەری شەڕان و لەوانەیە پێداویستی ئەوەیان نەبێ وەکو پزیشکی کە بتوانەگەر برینداربوونێکە بێ ئێوە ئەتوانن کە هاوکاریان بن لەگەڵ ئەم تیمەی ئێوە چێ پاڵپشتی دەربڕیوە کە لەگەڵ تا نابێت بۆی کە بتوانن هەم بچنە ئەو دیۆوە و بتوانن لێ لەگەڵ کۆمەڵە کەس ئاشنا بن زۆر ڕاستە وەڵی پاڵپشتی یعنی وتراوە جەماعەتێ کەناڵ و میدیا یعنی دەریان بڕیوە کە پاڵپشتی مام بکەن بەستا ئێستاکە بەواقعی شتێکمان پێ نەگەیشتووە ئەوەیە کە خەڵکی خێرخواست خەڵکێک کە هەست بە بەرپرسیاریتی بکات هاوکاری کردوین لە ڕووی دەرمانەوە یعنی دەرمانیان کۆ کردوێتەوە و پێداویستە پزیشکەکان بەس هێشتان ئەوەش کەمە بۆ ئێمە لەبەر ئەوەی ئێمە کە چوینە سنوور چوینە ئەودیۆ پێویستیمان بە سکیوریتیە پێویستیمان بە جێگەیمانەوە هەیە پێویستیمان بە خواردنە ئەودی و سار دەخۆتە زانی یعنی پێداویستە پزیشکەکان ئێمە ئەبێ خۆمان وە ئامادە بکەین کە چوینە ئەو دیوەوە یعنی هەموو شتێک ئامادە بێت پەکمان نەکەوێت لە هیچ شتێکە بۆ ئەوەی خزمەتی ڕۆژ ئاوا بکەین پێویستیمان بە شتێک نەبێت ئیشەڵڵا کەی بەڕێەکەون وەڵڵاهی ئیشەڵڵا ئێمە گروپماندانا و جەدوڵمانداناوە لە هەر دەقەیەکا بێت ئێمە ئامادەین بەس هەر کەسێک هەر لایەنێک بێ لایەنی سیاسی بێت مەدەنی بێت ڕێکخراو بێت ئەگەر هاوکاری ئێمە بکە لەگەڵمان بێ ئێمە ئامادەین پاڵپشتیانە بین و لەگەڵیانە ڕۆین بۆ ڕۆژ ئاوا کەواتە پێویستان بە پێویستمان تیمێک هەیە لەوەیە کە هیواتنەوە دیوە هەم دەڕووی ئەوەی کە ئۆتۆمبیلتان بۆ دابین کە بۆ منتان باتە شوێنەکان ئاشناتان بکە بە خوشک و براکانمان ئەو پەیوەندیە بۆ هەوڵنیان لە ڕێگەی ئەوە لێرەوە لە کەناڵەکەی ئێوە داواکەین هەر کەسێک کە خۆی بە بەرپرسە زانێت لە ڕووی حزبی بێ مەدەنی بێ یعنی هەر کەسێک بێت هاوکار ئێمە بێ ئێمە بە خۆشحاڵیەوە لەگەڵی ئەڕۆین ئەمە کوردایەتیە ئەمە پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە یعنی ئەمە ئینسانی ئەم ئیشەی ئێمە ئیکەین هەر کەسێکا بێت دەستمان بگرێت ئێمە لەگەڵین ئەڕۆین یعنی ئێمە ناڵین هەموو شتێکمان مەزبوطە یعنی لێرانەوە هەر کەسی هاوکاریمان بکات ئێمە زۆر سوپاسێکین و خۆشحاڵی شەبین شتیشمان زەروری یعنی شت زەروری هەیە لەوانە لەو دی و وەکو دەرمان دابینمان کردووە
هەنی خەڵک بەشداری کردو ئەسڵەن لە سەحەیشان نییە یعنی پەیوەندی بە سەحەوە نییە بەس خۆی وەکو خێرخواز دەرمانی دابین کردووە بۆمان دەرمانی دابین کردووە یعنی ئەو تیمەی ئێمە دکتۆری ئەقساییتیایە ئەقدەمیتیایە مقیمیتیایە پزیشکی نەشتەرگەریتیایە پەرستاریتیایە یعنی ئافرەتە هەموو چین توێژەکان لە هەموو شارەکانەوە بەشداری هەیە بۆ نمونایەوە بتوانن لەوێ هەم لە ڕووی ئیمکانیەتەوە لە ڕووی شوێنەوە مشوری ئەمەتان خواردووە یان بەدووەدا چۆنتان کردووە و هەروە تیمەکەتان کەسی وای تیا هەیە پسپۆر کە بتوانن بۆ نمونە هەندێک لە نەشتەرگەریە پێویستەکان دەسوجێ لەوێ ئەنجام هەوڵمان داوە جێگە دابین بکەین ئینتر ئەگەر هاوکاریشمان هەبێت ئەگەر تیمێکە بێت دەستمان بگرێت لەگەڵمان بێت ئێمە مەمنونیانین هەوڵی خۆمان داوە ئێمە شتمان دابین کردووە بە پێی پێویست کە چوینە ئەو دی و پاکمان نەکەوێ یعنی ئەوەی پێویست بێ بۆیان بکەین بۆ خەڵکی ڕۆژئاوا ئەمە شتێکی ئینسانیە یعنی ئێمەوە بە خۆبەخشانە قەرارمان داوە بڕۆین یەکەم کەس خۆم بووم ئەو شتە قەرارمدا کە بڕۆم خۆم کارمەندم لە خەسخانی شار لە دەرەوەی شاری شاتشۆکەم یعنی کە دێم بۆ دەوام بەس یەکەم کەس خۆم قەرارم داوە کە بڕۆم خۆبەخشانە دەستان خۆش وەک وەزارەتی تەندروستیش زۆر سوپاسێکم یعنی زۆر سوپاسی وەزیری تەندروستی سلێمانی یەکەم کە هاوکارمان بووە باڵێنی پێداوین ئێمە کە ئەڕۆین بۆ ئەودی و ئەم کارمەندانە ئەم دکتۆرانە یعنی لە جیاتی ئەوەی بمان کاتە جەدووەلەوە لە خەسخانەکە ئەو کاری کە ئێمە ئیکەین لە ڕۆژئاوا لە جەدووە لێرە لامانە بە دەوامی ڕسمی لێ بۆ ماحسابەکە بۆمانکا بە ئینجازە ئێمە سوپاسیانەکەین و شاوکاریەکە دەستخۆشییان لەکەین ئەنێ باڵێنەی پێداوین دەستان خۆش بێ بێگومانە بینین ئێسا بە ڕۆژانە لەسەر سنوورەوە کاوکاریەکانە چێتە ڕۆژئاوا ئەمەش بیرۆکەیەکی زۆر باشە و کولاری تەندروستی و هاوکاریکردن هیواداری ڕێگەیەکی ئاسانتان بۆ دروست بکرێ کە بتوانن بچنە ئەو دیەوە بتوانن هەر یەکەم جار کە چون پەیوەندیتان دروست کرد ئیترە و کاتە خوشکبراکانمان بە دڵنیایی و پێشوازی گەرمتان لێکن چکاوان ئێستا پێویستیان بێمەیە ئێوەش بتوانن کاری باشتریان وەڵڵا ئێمە ئەوەی لە توانامان بێ ئەیکەین هەر لایەنێک و هەر لایەنێکی مەدەنی بێ هاوڵاتی حیزبی هەر شتێک کەوا هاوکارمان بێ ئێمە ئامادەین لەگەڵی بڕۆین هاوکارمان بێ و دەستمان بگرێ ئێمە مەمنونیانی بە خۆشحاڵیشەوە لەگەڵیانە ڕۆین کە مابەن بۆ سنوور بۆ خۆشمان ئامادەکاریمان کردووە بەجددی قەرار خۆمان داوە بەس هەر کەسێکیش کە بێتە ناو تیمەکەمانەوە و لەگەڵمان هاوکار بێ ئێمە خۆشحاڵین باش ئێوە وەکو خۆتان ئامادەن بەڵام وەکو ڕۆشتن و بەڕێکەوتنتان کاتە پێویستان بە یارمەتیەکەیە لەسەر ئەوە وەستاون بەڵێ پێویستمان بە هاوکاریەکەیە پاڵپشتیەکەی لەبەر ئەوەی کە تۆ چوویتە ئەو دی سنوورەوە پێداویستی سکویریتی و جێمانەوەی خۆت و خواردن و هەنێشت هەیە یعنی پاڵپشتیەک هەبێ باشترە ئێمە خۆمان ئەومان کردووە یعنی توانای ئەومان هەیە بچینە ئەو دی بە ڕووی عیلاجیشەوە هەموو شتێک بەس ئەگەر کەسێک هەبێ دەستمان بگرێت تا ئیستا هیچ لایەنێک و بەرپرسێک ئەو هینەی نەگرتووەتە ئەستۆ قەراریان داوە وتویانە لە ڕاگەیاندەکانە باسییان کردووە بەس هیچ شتێکی بەڕسمی نەگەیشتۆ بەدەست ئێمە شتێکمان پێ نەگەیشتووە خات و ڕخۆش بلانێکی کە هەیە کە ئێمە هەمومان کوردین لە هەر پارچەیەک بین ئێمە هەوڵەوەین کە بیکەینە وڵاتێکی جوان بۆ خۆمان و ئێمە قوربانێکی زۆر زۆریشمان ناوە و هەموو لایەنە هەموو پارچەکانیش بەشی خۆی زیانی بەرکەوتووە بەشی خۆی ماڵوێرانی بەرکەوتووە ئێمە بیرمان نەچێتەوە لە ڕابردووە خۆمان چیمان بەسەرهاو چی ڕوبە ڕوومان بۆ ئەنفالە چیمیا بارانە دەربەردەرکردنە خۆت خەڵکی شاری چەمچەماڵی خۆشەویستی خۆت دڵنیام ئێستا کە سوکارێتەیەکە ئەنفال کراوە کەواتە ئەم هەستەنەتەوەیەتیە لە ناخی هەمومانەیە لەوانەیە لای ئێوە گەرم و کوڕێکی زیاتری پێوە دیار بێت کە ئێستا لای هەمومان بە خۆشحاڵی و گەرم و کوڕی ئەم هەستە کوردەواریە چەند گرنگەکە لە کات و ساتی خۆیان تۆ بۆ نمونە بەرپرسیاریتی بخەیتە سەرشانی خۆ لە کات و ساتی خۆیان کە تۆ هەست بەوە بکەی لە کاتی خوا چۆن من دڵبژانی کردو ئێسش خاتونێکەیەکە لە ڕۆژئاوا دڵیشانەکە تۆ تا چەند ئەمە وای لە تۆ کرد کە ئیرادەیەک دروستکەی کە هەستێکی کوردەواری بێت کە سنوورێک بپڕیت بۆی کە هاوکاری و خوشکبران وڵاهی ڕاستی ئەمە یعنیها پێوێتە سەر کەسەکە خۆی ئێمە هەمومان کوردین ئێمە یعنی یەک پارچەی کوردین هەر چوار پارچە کووردە لە هەر شارێکی کوردیە لێی بە قەومێ ئێمە ئامادەین
یعنی خۆمان چۆن لێمان قەوما وڵاتانی تر هاتن بەهانامانەوە ڕامان کرد ڕۆیشتین بۆ ئێران لە 91 چەند دڵخۆش بووین ئێستاکە ئێمە وەک کوردێک وەک کەسی نەتەوایەتی کوردی من خۆم یعنی زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کەوا بەشداری ئەو ڕێوەڕەسمە بکەم ئینتر ئەگەر هاوکاریشمان هەبێ دەستمان بگرێ ئێمە مەمنونین ئینتر ئەگەر هەر کەسێک بێت یعنی دوور لە حیزبایەتی ئەگەر ڕێکخراو بێت ئەگەر کەسی مەدەنی بێت هەر کەسێک بێت ئێمە زۆر سپاسێکین و لەگەڵی ئامادەین بە خۆما وەک تیمەکەمان حازرین ئێستا حالیەن کاتەی شەڵا بەرنامەی ئێمە ئەو دەرفەتە بۆ ئێوە دروست ئیشەڵا دەنگی ئێوە بگەێنێت ئەو کەسانەی ئەو لایەنانی کە ئەتوانن هاوکارتان بن چاو ساختان بن لەوێ بۆ گەیاندنتان بۆ نیشتە جێبکردنتان لەوێ هاوکارتان من دەنگتان بگات شەڵا لە ڕێگەیان بەرنامە وەڵا ئێمە ئامادەین ئیشەڵا بە ڕوح و بەجان ئامادەین لە هەموو ڕوویەکەوە بۆ خزمەتکردنی ڕۆژاوە دەستان خۆش بێ سپاسانەکەم عزیێتان کێشا مەمنونتانم زۆر سپاسی بەڕێوبەرایەتیەکان و یعنی ئەوانیش هاوکارمان ئەگەر ئەوان هاوکارمان نەبن بەڕێوبەری تەندروستی بێت بەڕێوبەری بن کە تەندروستیەکان خەسخانەکان هاوکارمان نەبن ئێمەش ناتوانین ئەو قەرارە بین ئەوانی هاوکارمانن دەستخۆشییان لێکەین سپاسیانەکەین بەجددی دەستیان خۆش بێت دەستی هەر لایەنێ خۆش بێت کە بتوانێت هاوکارتان بێت و توانێت لەم بابەتەکەین کە دەنگمانەگەێنن زۆر سپاسانەکەین عزیێتان کێشە شەڵا بەشوی بەڕێکەوە ئیشەڵا زۆر زۆر سپاس خۆشحاڵ بەردەوامە بین